حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ شانۆ کۆتایی پێهات دوای ئەوەی کە ماوەی هەفتەیەکی خایاند وان نزیکەی 15 شانۆ با چەندین زمانی جیاواز، زمانی کوردی و عەرەبی و ڕووسی و چەند زمانێکی تریش وەکو سریانی و ئامادەبوون بێگومان زۆرێک لە بەرپرسەکانی یاخود بەڕێوەبەر و ڕێکخەرانی ئەم فستیڤاڵە ئاماژاکەن کە دوجار دوای هەوڵێکی زۆر ئەم فستیڤاڵە ڕێکخرا و نمایشکرا. لە هەولێر حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ شانۆ بەڕێوەچوو بڕیارە ماوەی هەفتەیەک بەردەوام بێت و 15 شانۆ بە زمانەکانی کوردی و عەرەبی و ڕووسی و سریانی نمایش بکرێت. سەرۆکی فستیڤاڵەکەش دەڵێت دوای چەندین گرفت و ئاستەنگ دوجار بڕیاری ئەنجامدانی فستیڤاڵەکە درا. فستیڤاڵە بە حەقیقەت کەتە ناو بارودۆخەکی زۆر قورس، یعنی لە ڕووی دارایی، لە ڕووی بارودۆخە سیاسیەکەی کە هەبوو لە عێراق و لە کوردستان، بەس لەگەر ئەوەش ڕێکخەرانی ئەو فستیڤاڵە یعنی بەرگریان کرد، توانیان خۆڕاگر بن لە بۆی پێداگری بکەن لەسەرەوەی کە ئەو فستیڤاڵە بکرێ. بە حەقیقەت زۆر لەوانەی کە بەشدارن لە گەرمان، لە چالاکیەکان، لە نمایشەکان خۆبەخش هاتیینە ناو ئیشەکە تەنها لە بۆی ئەمە پیشان بدەین. کورد ڕووبەرێکی زۆر فراوان و گەورەی هەیە لە بواری شانۆ و سینەما و دراما و دەتوانی خۆی بە خەڵک بە دنیا بناسێتن وەکو ملەتێکی زیندوو. لەبەر هەندێ ئەمن پێم وایە هەر چەند کەم و کووری لەناو ئەو فستیڤاڵی هەبی، بەڵام هەر سەرکەوتنە لە بۆ هەموو ئەوانەی کە بەشداریان کرد، لە بۆ ئەوانەی کە ڕێکیان یەخست، هیوای سەرکەوتنی گەورەتریان لە بۆ دەخوازن.